لە ئیدارەی سۆران شوێنە بازرگانیەکان بە هۆی کۆبوونەوەی قەرزی کارەبا لە سەریان لەلایەن بەڕێوەبەراتی کارەبای سۆران کارەبایان لێ دەبڕدرێت تاوەکو قەرزەکانیان بدەنەوە. تاکو ئێستا 92 ملیار دینار خەڵک قەرزاری کارەبایە بە کۆی گشتی هەموو پۆڵەکانیەوە و شوێنی بازرگانیەکان 17 ملیارە لەو جەمعی 17 ملیارە و هەڵمەتەکانی کارەباش بەردەوامە. تاکو ئێستا 740 نەفەرمان بانگەش کردو لە شوێنە بازرگانیەکان هاتوونە کسە ئیجراتی یاسایی خوان کردووە و بە هەڵمەتەکەش هەر بەردەوامە. هەڵمەتەکە بەردەوام دەبێت تاکو هەمووان پابەند دەبن بە دانی پارەکەیان. خاوەن دوکان و شوێنە بازرگانیەکان لەم هەنگاوەی حکوومەت ناڕازین. ئەوان دەڵێن حکوومەت کرێی کارەبای لەسەرمان چەندقات کردوتەوە و هەر فریای ئەوە دەکەوین پارەی کارەبا و ڕوسومات و باج و شارەوانی بدەین. ئەو هاوڵاتی و کاسبکارانە دەشپرسن حکوومەت کە بە شوێن قەرزەکانی خۆیەوەیە دینار بە دینار لە هاوڵاتی دەسەنێتەوە بۆچی لە ئاست ئەو هەموو قەرزەی هاوڵاتی و موچەخۆران بێدەنگە کە لە سەرخۆی کەڵەکە بووە. بەڕاستی ئەو پارەی ئەو کارەبایی کە 9 قات لەسەر دوکاندارەکانی زیاد کردیە بەڕاستی ئەو دوکاندارەوەی لێ هاتیە نازانی و بەچ زەڕی بەچی ڕابگات ئەو زەریبەیەوەی بدا زەریبەیە زۆربەی زەریبەکان حکوومەت بەسەیدا سەپاندیە یەک لەو زەریبانە کە پارەی کارەبای 9 قات زیادی کردیە. ئەگەر ئەو پارێش لە کاتی خۆن نەدات دوکانی پێدا ئەخەن بەڕاستی کاسبکارەوەی لە هاتیە ئەو دوکاندارەوەی لێ هاتیە یان دوکانی خۆی دابخە یان ئەوە تا پەنالۆ قەردی بووە یان ئەوە تا بەڕاستی بە هەموو شێوەیەک دوکاندار زەرمەندە. بەڕاستی ئەمە کاسبکاران گلەی زۆرمان هەیە لە نرخی کارەبا کە ئێستا نرخەکەی لەگەڵ کارەبای ماڵان 9 قات بەرامبەرە. هەروە سەرڕای ئەوەش کە پارەی کارەبا قەرزانی و بازار نییە هەموو ئاگادار کراینەوە کە لەلایەن وەزارەتی کارەبا دەبێت پارەکە بدەین. وەچ کارەبای نیشتیمانی بەرامبەر ماڵان ئەمە 2 قات پارەن دێتەوە پارەی ڕوسماتی زۆرە وەچی دیکەش پارەی شارەوانی و شتانەش ئەویش پارەکە زۆرە مانگانە کە پارەن لێ دێتەوە ئەویش زۆرە لە چاو ئەوەی کە ماڵان لە ماڵان وەرەژینە مانگانە پارەی ڕوسماتی کارەباش زۆرە. تا ئێستا لە سۆران 741 کەس لە خاوەنانی شوێنە بازرگانیەکان بانگهێشتی بەڕێوەبەراتی دابەشکردنی کارەبای سۆران کراون و پابەند کراون بە پێدانی قەرزەکانیان بە حکوومەت. ئەم هەڵمەتە بەردەوامە و هەر هاوڵاتی و کاسبکارێک قەرزی کارەبا نەداتەوە کارەبای دوکان یاخود شوێنە بازرگانیەکەی دەبڕدرێت. ئازاد و مەراوەی کەناڵی ئاسمانی پەیام ئیدارەی سۆران.